بڕوای پتەوی ئێمە ئەوەیە کە کورد برا بچووکی هیچ گەلێک نییە و هیچ شتێکی لە هیچ نەتەوەیەکی تر کەمتر نییە. ئەمە یەکێک لە وتەکانی ڕەوانشاد نەوشیروان مستەفا ئەمینە لەسەر نەتەوەی کورد. وەک ڕۆشنبیر و چالاکانی سیاسی باسی دەکەن، تەرخانکردنی نیوە زیاتری تەمەنی بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان گەواهی دەریە و ڕاستیان نەوشیروان مستەفا خۆشبەختی خۆی لە سەربەستی گەل و نەتەوەکەی دابینیوەتەوە. قوربانی بە ژیانی تایبەتی و چێژی تایبەتی و خوێندنی تایبەتی خۆیە لە ئەوروپا وەگەڕێتەوە هەموو ژیانی خۆی تەرخانەکە بۆ ڕزگاری نەتەوەکەی و بەردەوامیش لە هەموو مەیدانەکانە بووە. ئەگەر ئەو دەربێنین لە 50 ساڵی ڕابردووی بزافی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە ڕاستیە بۆشاییەکی زۆر زۆر گەورە دروسە بێ. نەوشیروان مستەفا بە تەنها سیاسی نییە، بە تەنها خەباتگێڕ نییە، بە تەنها شۆڕژگێڕ نییە، بەڵکو خوێنەوارێکی زۆر زۆر گەورەشە. خوێنەوارێکەشی هەمووی لەسەر یەک نوقتە کورتە بێتەوە، گەڕان بە شوێن بوونی نەتەوەی کووردا لە مێژوو لە جوگرافیاشە. بۆیە هەموو ئەو شتانی کە نووسی بێتی لە ڕاستیە هەموو شتی دانسقەن. پێم وایە گەلەکەمان پەشیمان. نەوشیروان مستەفا چ لە شاخ و چ لە شار بەڕوونی بەیانی کردووە کە کورد لە ناوچەکەدا دۆزێکی ڕەوای هەیە و شانازیە مرۆڤ بۆ دۆزە بژی. هەر ئەوە جوای کردووە کارکتەرە سیاسەت دیارەکانی پارچەکانی دیکەی کوردستان شاید حاڵی زیندوی خەبات و تێکۆشانی ڕەوانشاد بن و بە سیاسەتوانێکی کوردی دەگمەن ناوی ببن. ئێمە کاگرشوانەمانێک کەساتێکی نیشتیمانی بوو. من بەیادی ئەو ڕۆژانەی کە لەگەڵ کاگرشوانە ڕۆژانێکە لەگەڵ دانیشتوم، لەگەڵ منە ئەوەی کە دانیشتووە جگە لە بیرکردنەوەیەکی نیشتیمانیانە ئەوی بە منی وتووە، جگە لەوەی کە هەمیشە بەیانی ئامادە بووە قوربانی بە ئەو حیزبە و ئەو کەسانی کە بە دەوریەوە بن، بەڵام لە پێناو ئامانجێ گەورتر بینیومە تووڕەبوونەکانی کە لە پێناوی شوناسی نیشتیمانی کوردستانە بووە، بینیومە زویربوونەکانی لە پێناو پاراستی کوردستانە بووە. ئێمە لە ناوچەگەریشان لە گوند تێپەڕین بۆ شار، لە شاریشەوە تێپەڕین بۆ سنوورێکی فراوانتر کە پێوترێ نیشتیمان کە ئەویش کوردستانە. ئێمە خۆمان بە کوردستانی زانین، نەک خۆمان بە ناوچەگەر نازانین. ئەوەی نەوشیروان مستەفای پێ جیاوازتر دەکرێت لە زۆرێک لە شۆڕژگەر و پێشمەرگەکانی شاخ ئەوەیە هاوشان لەگەڵ خەباتی چەکداری وەک توێژەرێک هەمیشە سەرقاڵی خوێندنەوە و نووسینی مێژووی ڕاستەقینەی ناوچەکە و کورد بووە و ئەوانشی دواتر هەموو بە چاپکراوی بەڵاو کردوێتەوە لە پێناو سوودوەرگرتن لە مێژووی دێرینی نەتەوەکەمان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.